ڕاستیدا ئەو برادرانە دیارە چەند ڕۆژێکە هاتوون بۆ هەولێر کۆمەڵێکیان ریپۆرت کراون گەڕاندرێناوە بۆ شوێنی خۆیان ئەوانەی کە چوونە پێشوازیان لێکردوون سێ کەسن لەو سێ کەسە دیارە هەر سێ کەسیان گرتوون زیاتریش خەڵکی ڕۆژ ئەوان ئەوەندەی من زانیاری مەوێت تا ئێستا ئازاد نەکراون باقی تر تقریبان وابزانم دەوری 27 زیاترە معلوم هاتوونەتە ئێرە لێرەن ئێستا لە ئوتێلێکن ئەوە کراون ڕێگەیان پێ نادرێت چالاکیەکان بکەن ئەژینە ئاسایی ئەدێن و دەچن هەندەی بۆ ئێمەیان باس کرد گوتیان ئێمە هاتوین بۆ ئەوەی لە نزیکەوە ڕاستیەکان ببینین بزانین چی قەوماوە بە تایبەتی ئەو داربڕین و ئەو هێرشانەی تورکیا لە نزیکەوە دیار بوو مەبەستیان بوو بەشێکیان کورد بوون و بەشێکیان ئۆروپی بوون خەڵکی ئەوروپا بوون زۆربەی زۆریان لە بواری مافی مرۆڤ و لە بواری چالاکوانی ژنان و ئەکادمیست و ئەوانە بوون هاتبوون هەمووی دۆستی کورد بوون دۆزی کوردستانیان بوو خۆی لە خۆیدا وەکو خۆیان باسییان کرد هاتنیان بۆ پشتیوانی بوو بۆ قەزیەی کورد کە بێن لێرکانە پشتیوانی خۆیان بۆ کوردستان و دژایەتی ئەو داگیرکردی و هەرشەی تورکیا بکەن بەس ئەوەندەیان بۆ مەباس کرد وتیان کە هاتین هەندێکیان گەڕاندینەوە ئەمڕۆژ کۆمەڵێک کەسی تر هاتوون تیاندا هەیە بەرلەمانتارە گەڕاندراینەوە وابزانم وەزبێک بە ڕێگاوان 6 کەسن گوتیان بە کۆی هەمومان دەکەینە 120 کەس تا ئێستا دەوری 30 کەسەکیان لە ئوتێلن باقی تر بە ڕێگاوان وەزارەتی ناوخۆکە ئەو بەیانەی لەسەر کردووە کە بەڕاستی جێگای سۆرمانە کەسانێک کە دۆستی کوردبوون و بێنە هەولێر و سەردان بکەن و هاوکاری و تەزامنی خۆیان لەگەڵ دۆزی کوردستانەوە بکەن و کەسی ئەوان بە جێرە شێوێن و تێکدەریان لە قەڵەم بدەن ئەوە ینی جێگەی تەعەجوبە